قەتارەی قوڵینگەکانی ئاسمانی کوردستان بەیەکەوە دەنگیان هات و کوێستان نشینەکانیش ڕەشماڵەکانیان کۆکردەوە و بە قەتار ئەوانیش هاتنە خوارەوە و کوێستانەکانیان جێهێشت. قەتارەی باران هات، هەور هەموو کوردستانی ڕێژنە باران کرد و بە جوتیارەکانی کوردستانی وت گاسنەکانتان لە جەرگی زەوی بن و بیکێڵن. بە قسەیان کردن ئەوانیش چوون. ئێستا لە کوردستان هەر جوتیارە و لەسەر زەوی خۆی بۆ خۆی دەستی کردووە بە جووت. ئێمەش لەگەڵ ئەوانە هاتینە دۆڵی شاورێ لە بناری شاخی بێترخێن لە زینۆی وەرتێ. ئەچینە یەکێک لە گوندەکان کە هەمووی چیایە، لەبەر چیا و دۆندی چیا و لووتکی چیا ئاسمان کەمێ دیارە. ئەچینە گوندی بۆتێ. لە گوندی بۆتەی دۆڵی شاورێ لە ناحیەی سەرکەبکان لە شاری ڕانەی هەرێمی ڕاپەڕین لەوێ ئەچینە خزمەت جوتیارەکان و دەستیان ئەگوشین بۆ بۆنەی پەڵەی پاییزە و ئەوجا پێیان دەڵێن ژیانتان جوان، دەست و مەچەکتان هەمیشە لە کارا بێ و دەستیشان پڕ لە سەوزەڵانی بێ. ئێوە وەرن لەگەڵمانە بە گوێبیستیان بین بزانین مێژوو لە بۆتێ لە دۆڵی شاورێ چیمان پێڵێن. ئەگەر ئێوە ئامادەن ئێمەش ئامادەین. فەرموون. هەرێمی ڕانی بناری چیای کێوەڕەش و دەشتی بتوێن و دەریاچەی هێمن و ڕاکشا و لەو مەملەکەتە سێ کوچکەی مێژوو جوگرافیا و ئابووری و ئاسایشی ئاوی کوردستان پێکەێنن. دەربەندی ڕەمەک ئەبێتە دەواازەی پێکەوە گرێدانی هەردوو هەرێمی ڕانیە و هەرێمی نامرێ لە نێوانی چیاکانی کۆسرەت و قەراسرد و دەشتی مێرگین و دامێنی ئاسۆس و کێوەڕەش ئەم هەرێمە مەزنە مێژوویە دروست ئەکا کە بایەخی گەورەی هەیە بۆ باشووریەکان و مێژوویەکی دێرین لە بەرەبەیانی مێژۆوە نووسێتەوە. لێوان لێوە لە بەسەرهات و کارەسات و دەوڵەتەکانی کورد و هێرشەکانی داگیرکەرانی کوردستان. لە سەرەتای سەدەی بیستەم ڕانیە ئەکرێ بە قەزا بە ناوەندی ناحی ڕانیە و 5 ناحێ لە سنووری هەرێمە ڕانێدایە. ناوەندی ڕانیە 8 گوند و ناحی بێتواتە 37 گوند و ناحی حاجیاوە 21 گوند و ناحی چوار قوڕە 15 گوند و ناحی سەرکەبکان کە بە مەرسومی کۆماری ژمارە 530 لە ساڵی 1986 کراوە بە ناحیەوە ئەوە 66 گوندی هەیە. یەکێک لە گوندەکانی ناحی سەرکەبکان گوندی بۆتێیە کە 1007 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و لە بناری شاخی ناوازە و سەرکەش و جوانی شاخی بێترخێندایە کە 2489 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و ئەکەوێتە دۆڵی شاوریە. کۆنترین ناوچە و شوێنێکی پڕ بەسەرهاتی مێژوویە دۆڵی شاورێ کە شاورشای سەردەمی مادەکان فەرمانڕەوایی ناوچەیی بوو و لەشکرێکی گەورەی هەبوو بە سەرکردایەتی فەرماندە بەولەز. ئاستی گوندی نۆڕێ دەواازەی مەملەکەتەکە بووە. شورایەکی گەورەی بۆ پاراستن هەتا سەرچیای کێوەڕەشەیە مەملەکەتەکە لەوێ بۆی کراوە کە سوپای دڕندەی عەرەب هێرش ئەکەنە سەر ناوچەکە. هەزاران لەو لەشکرا کوژرێن لە چەند لاوە. لە دۆڵی خۆشنا و دۆڵێەوە هێزی عەرەبی ئیسلام پەلاماری ناوچەکەی داوە. چەند مانجێک شەڕ و پێکدادان بووە لە پانی ملە و کوڕاشە و بناری شاخی بیترخێن. هەندێک مێژووی سەردەمی کۆن هەنە زارە و زارەی بیستین. بایس یەکێکە لە کوڕە گەنجەکانی گوندی بۆتێ لە
دواگوندە لە بناری زینی وەرتەیە ئەو هەندێ باسوخواسی لایە وا بەیەکەوە دانیشتین و ئێوە تەماشای ئێمەکەن با من سەرەتا لە جیاتی ئێوە لە کاکە بایزی بۆ تێ بپرسم. بایزی برام بەڵێ براگەڵە کاتی خۆی پێم وابێ کە ئەم جادێ نەبوو ئێرە سەرڕێی هاتوچۆی وەرتێ و دۆڵی شاورێ بوو بەڵێ بەچی ئەڕۆشتن بەچی ئەهاتن ئەو خەڵکانە کە لێرا بڵم دەچوونە دی وەرتێویان لە وەرتێ ڕاداهات نێرە ئەو کاتی سیارە و جادە و شت نەبووە هەر بە سواری وەڵاخ و بە کەر و ئێستر و ئەسپ و ماینوشتی وا بوو لێرە و بۆ دەڕۆشتن بۆ وەرتێ جا لەوێ ئاشی لێ بووە ئاش لێرە بەڵێ ئاشی ئاوی لێ باڕاشیان بردووە باراش گەن مشتیان بردووە لەوێیان لێ کردووە ئەوانیش هاتوون لێرە لە کۆی و ڕانیە و بتوێن و ئانە گەنمیان کردووە بردووێتیانەوە لەوێ لە ئاشوشتی واز دەکەیت بەڵام دەڵێن ئێرە وڵاتیشی لێ ڕەوار بووە ئەوە دەجێڕنەوە بڵێن باب و باپیر و ئانەم ئەڵەن پێشەوەی ئەو جادە بێ و ئێرە لێ ڕەوار بووە هەتا ئەو دمجادانەش هەمووی داریان دارستانێکی زۆر چڕ بووە نەیدەوێرە ناوەڵە دارستانێکی چڕ بووە و هەمووش لە کاتی سەر جادەکە کە لێدراوە کاتی خۆدارانە بەردراونەوە عنی جادەکەش داری تێدا کەس دەوێرا بەتەنی هاتوو ڕات و شوێنێکی ئەمانە جاران بەو گوندیان گوتووە دوو ڕووباران بەڵێ وەیە بەڵێ دووڕووباران مەبەستیان لەوەیە کە ڕووبارێک لە بۆتی ڕادەیە چیانێ ڕاد لە دڵۆپەی ڕادەچتە خوارێ ئەلێرەوە تێکە کاتەوە بۆیە ناویان ناوە دووڕووباران بایزی برام بەڵێ وتت وەختی خۆی بۆ تێ گوندەکە لە سەر چاوی بۆ تێ دیارە ئاویژگێ بەڵێ ئاو سەر و چاوی لێ ئاوەکی زۆری هەیە ئاوەکی ساواریش بووە هاوینە هاواری شێ بووە ماڵە مەلا عوسمانی پلنگان مەلا عوسمان چیە مەلا عوسمان پلنگانەیە کاتی خۆی پیاوەکی لەو منتیقەیە دەسەڵاتدار بووە حاکمی مەملەکەتەکە بووە بەڵێ و ئەم مەملەکەتەش مورچیوی بووە بەڵێ باوە لە چۆم و چۆم نیوانمانە ئەو چۆمە دیوە ئەبەو بەرەوە ئیلمێدێرەی و ئەوانەیە بەو بەرەوە ئیپلنگانیان بڵێ ئەوش خەڵکی پلنگان بەڵێ باشە زۆر باشە ئیتر لەوێ کە پروشتیان کردو سابات و کە پروشتیوان کرد پیاوەکی قۆناغیش بووە میوانداری شتیوای لێ نان بدەریش بووە بەڵێ زۆر بڵێ باشە ئێرە موچی ئەو پیاوەیە بەڵێ بەڵێ باشە دوایە لە مێردێرەوە پێم وابێت لە مێردێرەوە لە مێدێرەوە ئێمە هاتوین لێمان باب سێبرا هاتوون چێ بوون مام حوسێن عەبدوڵڵا و ئیسماعیل عەبدوڵڵا و ئەحمەد کاڵە بەڵێ ئەمانە هاتوون بۆ ئێرە بەڵێ ئەمەیان کڕیوە کڕیومانە بەڵێ بەراوتان کڕیا بەراو مەرعایەکاری خۆمان بووە ئەو سنوورە پاوان و لە وەرگاکەی خۆمان بووە ئارازەکەی خۆمان بووە بەراوەکە ئیوان بووە مە بەراومان لێ کڕیوە لەگەڵ شوێنی گوند بەڵێ لەگەڵ شوێنی گوند ئەوانتان لێ کڕیوە بەڵێ باش ئێستا چەند ماڵیتە ئێرە ئێستا چواردە ماڵیتە بەڵێ چەند هۆز و تیرە و بەرەبابیتە دوو بەڵێ هۆزی یەکەمیان ئێمە شاورین هۆزی دووە وی وەرتێنە هی وەرتێنە بەڵێ ئەوان باڵەچین بەڵێ بە عاشیرەت باڵەچین ئێمە شاورین ئێمە بە بەرەبابی کوتکانمان پێڵێ کوتکان بەڵێ دیارە کوتەشی زۆرتان لە خەڵک داوە دیارە دەبێ شتێکی وا بێ باشە ئەوان بەرەبابی چێن ئەوان بەرەبابی ئەحمەڵانن باب ئەحمەڵان بەڵێ ئەحمەڵان بەڵێ باشە بەرەبابی کوتکان و ئەحمەڵان بەڵێ باشە ئەوانیش باب ئەحمەڵەکان لێرە زەویان کڕی ئەوانیش لە پلنگانیانیان کڕیەوە هاتوون لێرە نیشتەجێ لە وەرتەوە هاتوون یەک ماڵ بووە کاتی بۆ ئێستا حەوت ماڵن حەوت ماڵ ئەم حەوت ماڵە لێرە شوێنی خانووی خۆیان هەیە بەڵێ هەموو خانوو بەپارە کڕیویانیان بەپارە شوێنی ئەوەیە وانێ بەراویشیان کڕیوە بەڵێ هەمووشی باخە بەڵێ باشە زۆر باشە بینە ئەوە کە ئەوەی من تۆ بیستومانە لە ژیان و مێژوو نووسیوێتەوە دەماودەم هەیە لە ناو کۆمەڵگی کوردەواری و لە وڵاتی شاورێ ئەم مەملەکەتە پاشایشی گەوری لێبوو ناوی شاور بووە ئەوە بهێنی نییە گومانی تیانە لێرش لە مەملەکەتی ئێوە بڵێن لە دۆڵەڕەقا لە زێرەتی پێڵەن زێرت بڵێ کوێستانی زێرەتە ئەو شار بووە شارێکی گەورە بووە ئەلێرە شارێکە بۆ لێرە بەڵێ لێرە پاشایەکە بۆ لە سەردەمی شاور پاشا لە سەردەمی مادەکان لێرەش قەڵایەکی گەورە شارەوە تا قەڵات لێرە قەڵاتە لە پشتەمەوەیە قەڵاتی شێزبەردی لێڵێنێ پاشایەکە لەسەر ئەو قەڵاتەی بووە کاتی خۆ مێگەل کە هاتووە بەرەو کوێستان و ئەوانە ڕۆیوە ڕۆژانە
دەڵێن 6 بەردیلی لە مێگەنان یعنی بەرخی پار یعنی بەرخی پار بەرخی پاری وەرگرت بەس بەردیل ئەی بەرخیم ساڵجی بێڵێت ئەمە پێڵین کاوڕ و بەرخ و ئەم ساڵێ ئەو 6 بەردیل واتە 6 سەرانەی ستاندووە و پاشایە کاتی خۆ دەسەڵاتدار بووە ئێرە شار بووە ئەو مەشارێکی گەورە بوو و وەری گرتووە و هێناوێتی و بردوێتی باشە ئەی قەڵاتەکەی لەکوێ قەڵات 6 100 مترێک لە خۆمانەوە دوورە لێرێ و باشە لێرە کاک باعیس هین هەیە گۆڕەوسا هەیە گۆڕەوسار لە بن بێتر خێنیە لە بن بێتر خێنیە لە بناری چای بێتر خێن لێرە شەڕی ئیسلامان و هی گەلی کوردی نەبەس لەوێ بووە شەڕێکی زۆر گەورە بووە لە بینی پاشای مەملەکەتەکە و ئیسلامیەکان هێرشیان هێنا ئەم وڵاتیان داگیر کردووە لەسەر شاخی بێترخێن دەڵێن هینێکەیە جۆگایەکی درێژ لەو سەری بۆ ئەو سەری شاخی کاتی خۆی دەڵێن ئەو جۆگایە شاخەکە وەندە نەشۆرەیە لەسەر هەرزی بووە جا ئێستا بە هۆی زەمان و باوباران شۆرا ئێستا زۆر بەرز بووە 2000 ساڵ پێش ئێستا بووە لەوێ ئەو جۆگایە کە شاخیان بڕیوە بەوەی کە دوژمن بەرامبەریان هاتێت شەڕێدا بکەن ئاخیری لە بن بێتە خێنی گۆڕێکی لێ گۆڕەوسار یەڵێنێ لەوێ گەیشتونەیە جا گۆڕەسارە پێم وایە بە حکمی وەی کە هەم شەڕ بە شیر و ئەسب سواری ئەوە بووە لەو گۆڕی گەیشتونەیە و شەڕیان کردووە ناویان لێ ناوە گۆڕەوسار ینی گۆڕی سار ینی سوار زۆر باشە لێرە سۆفی مەحموودێکە لە محمودی گۆڕەبۆت سۆفی محمودی گۆڕبۆتی ئەڵێن کەراماتی هەیە ئەوە بە حەساب پیاو چاکە ئێرە ئەو داروبارەی ئەو چۆمەی بۆتێ کاتی خۆ حایدیوی بووە شوێنێکی لێ دارسماقی لێ ترش ئەمە پێڵێن ترش باڵێ دارسماقی لێ دەڵێن ئەگەر بزنەگەل بەو ناوای بڕۆشتایە کام بزنی چاکە دەیگێڕایەوە لە جێ خۆ ڕادەوەستا دەبوو ئیلا بۆت کرد بەیاخیر سەر دەبڕی باو باپیرانمان دیومیانە کردە خێر بە ناوی ئەو سۆی محمود ئەو ئەفسانی لێ دەجێڕنەوە ئەی کەڵە کافر کەڵە کافری کەوتە سەر چیای زەردان دوو کەڵەکە کە بەردا کە پێڵێن کەڵەکە کافر دەڵێن کاتی خۆ کافریان لەوێ ناشتون جا هەر کەسە کە بەبیری میشێ بەوێدا دەچوو بەردێکیان هەڵدەدایە سەر و دەیانگو بە نەحلەت بی شەیتان جا من وەکو گوێم لێ بۆ لە خەڵک و مێژ و ئەوانە دەژڵێن ئێمە بووین لەوێیان کوشتین باو باپیرانی ئێمە بوو بەڵام ئێستا وازمان لێ ناوە بەردەی ناوێنێ سەرێ ئەمە کەڵەکە کافر دوو هێوانە لەسەر چیای زەردانە بڵێ دووش لە سەری شەکەڵی هەیە دوو ئەوە لە پشتی بینی مێدرە و سەری شەکەڵی دوی کەش لەوێ هەیە باشە ئێرە ئاخر گوندی دۆڵی شاورەیە بەڵێ ئەدی دۆڵی شاورێ چۆ دەست پێ دەکات دۆڵی شاورێ لە نۆرێەوە گوندی نۆرێەوە دەست دەکات لێەوە دەست پێ دەکات لە گوندی نۆرێەوە هینێک شێ ئاوا پەرژینێکی گەوری هەیە هەتا ئەگات سەر شاخکە دێرێ بەری دێت بەو بەریەوە ئەوە گوندی دێرێڵێن ئەوەم بینیەوە بە چای خۆمەوە بینیەوە دێرە باشە زۆر باشە چیای بێرمەمکە بێرمکە لەگەڵ سەری ئەحمەدە بڵێ ئەوە چیای بێرمکەیە ئەوە سەری ئەحمەدەیە بەرامبەر یەکن هەڵەموت هەڵەموت ئەوەتە هەڵەموت ئەوەیە وانە باشە ئەمانە ئەبن بە هینی ئێوە بڵێن دراوسەی ئێوە وانە باشە کێوەڕۆژ لە خۆڕاتەوە دێت ماکۆکیش لە خۆر ئاوا دێت وانە بە ئەحمەدەش لە هەر ماکۆک دێتە شۆپەوانە بڵێ دێتە شۆپە گوندەکانی دەوروبەری ئەو چۆشوێت دەوروبەریمە جا گوندەکانیمە ئەوە کەوبێن و پڵنگانە و دارە بەنە و هەروەها گوڵانە و مێدێرێ و ناوەزینێ و شەکەڵێ و بەردانگەیە و بێرد ئەو دیویش لێرە لە زینی ستێرۆکان وەسەرکەوی دوی وەرتەیە بەڵێ مەچێ کوێستان وارە هاوینە هیچ دوومەکتان دۆزیوەوە لەو ئەرزانە گۆزە و گۆزە من وەکو خۆم نەم دۆزیوەتەوە بە زۆر خەڵک لێرە دۆزیەتەوە لە بۆتێ و لە لێرە لە خەزنێ جام بەتاڵ بوون پێڵەن دەخمە بڵێ ئەو مێژووی تۆیە لەناو ئەو گۆزەیە بەڵام خۆمان نازانێت کوێستانەکانی گوندی بۆتەی بناری شاخی هەڵەموند
زۆرن. پێشان ئاژەڵدارەکان و لە ناوەڕاستی بەهارێ ڕائەچون ئەو کوێستانانە لە ستێرۆکان و گۆڕبەنانی بن هەڵەمود و چیکەڵی بن گۆڕبەنان و کانیفەقیان و کوێستانی باینا و کوێستانی وەردکان و کوێستانەکانی کوڕکوڕە و کانی ڕەشێ و خەزنێ و دڵۆپێ. گوندنشینەکان گەلە بزنیان بردووەتە ئەو کوێستانانە لە سەرکانی و ئاوێ تاوڵیان لێ هەڵداوە، یان کەپر و سابات، ئیدی ئارد و ساوەر و بڕوشی هەتا پڵەی پاییزیان ئەبرتێ. سێڵان ئەبردە ئەوێن دەر بۆ ئەوەی بەدار هەموو ڕۆژێکی خوا تەشتەکنانەک یان ئەستورک ئاماداکرا. توێشەبەرەی شوانان و ڕەژ و کەریان و سەپانان ئازر کراوە، ڕۆژانەش مەشکە ژەنراوە، نان و ڕۆنەکەریە و دۆ خواردنی شاهانەی شوان و کوێستان نشینان بووە. ئەوجا لە شاخی دڕی بەرامبەر چیای هەڵەموند ئەشکەوتی سارد و کەلەتە زێن ئی پەنیران هەیە لە هەموو گوندانی وەرتێ و شاورێ. پەنیریان لە هاوینان بردوتە کونە پەنیرێ، هێند سارد بووە، پەنیر بە هیچ شێوێک تێک نەچووە، هەر جووتیارێ بە پەڕۆیەکی ڕنگدار تایبەت بە خۆی پەنیری خۆی دەستنیشان کردو و دوایە پاییس پاشی بارانێک لەو چیایە قەتاریان بەستووە و پەنیریان هێناوەتە خوارێ بۆ ئەو مەملەکەتانە بردیتیان و فرۆشتیتیان. لەو بنارچیانە هەوێز هەنە، هاڵە و نوانیان هەنا، وەک ئەشکەوتان وایە لە کاتی بارانێڕا مێگەلیان لە بن هەوێزێ خستووە و بە هەرەوەزێ هاتوونەتە خوارێ دێوی چڵوێیان کردووە. ئەمانە ئەبەینەکن پلە ڕازیایی بۆ تێ لەبەر دارانی سۆپا دانیشتین و هەوڵێ ئەمن لێم پرسی. براژنە ڕازیە ئەتوش خەڵکی مێردێری چۆن بوو ئاوە لەگەڵ کاگەحمەدا؟ ئەمن خەڵکی مێدێرێمە بەس بە بابم کەوتە سواخۆڕنەی و هەر بە منداڵی لە سواخۆڕنەی بووین و ژیاوم لە دەرێ بڵێم بە شێوازی ژن بەژن بوو؟ ناوڵا بە شێوازی ژن بەژن ئەدی وەڵی هەر ئەوە خوشکەکم بوو بۆ ئیوان، خوشکەکی گەورم بوو بۆ ئیوان، ئەو جار هاتن هەموو شۆن هەبوو ئەوەن هەبوو. ئێستا دوو برا دوو خوشکی هینە بە خۆشی و سەلامەتی و پیر و خڕۆ بن بەیەکەوە. دادە ڕازیە لە شاخی دڕی بەرامبەر بە چای هەڵەموند لە کونە پەنیری هەنا بە چای بێتر خێنەوە. ئەو کونە پەنیرە هەر ئەم گوندە دەیبر یا گوندەکانی دیش؟ وەڵڵا هەموو گوندێنن، دۆڵەڕەقەیە، ناوەزینانە، شەکەڵەیە، هەر هەموو گوند ئەی بە نوێندەر. ئەمە ئەیان بردە ئەوێ فێنک بوو هینەکە لەکەیەوە دایان برد؟ وەڵڵا لە هاوینیان ڕائبر هەتا ئێستا بارانە باری ئەو زارشی ناندینەوە. ئێستا وەختی پەنیریە بهینیەوە، ئێستا بهێنیتەوە خۆ ترومبێل نەبوو چۆن دایان بردە بە کەروباری خۆ ئێستا شەر بە کەروباری دین هەر بە کەروباری دێبنەوێ بە کەروباری بن بە کەروباریش دین زۆر فێنکە ئەتو دیتت ئەمن نەمدیوە وڵا هەر پیاوەکان دەسن بە زۆری پیاوەکان دەسن بە زۆری پیاوەکان دەسن پەنیری خۆیان دەبن لەوێ دای دەنێن هیچ ناترشێ بۆگەن ناکە هیچ. ئەدی چۆن دەزانی بیخەلای دەمتەوە چۆن دەزانی دادە ڕازیە ئەوە پەنیری ماڵی کاگەحمەدا ئەو پەنیری ماڵی سێمانە ئەو پەنیری ماڵی عەبدوڵڵا تەهایە؟ بەڵێ هەمووی بە پەڕۆی نیشانە نەکرد، ئەوە پەڕۆی سەوزن تێکرد، سوورن تێکرد، ئەوە هەر پێستە و پەڕۆیکی تێکرا نیشانیان هەموو خۆڵکیش پێست خۆی پێستەکە دەگەرت دادگرت و ئەوەت کرد هەموو کەس پەنیر و پێست خۆ دێلاس زۆریان دەبر زۆر ئەوجا دەهێن ئێستا چەند لە توانایدا چەند کابرا چەندی هەبێوی عیوان ئەوەندەیدا ئەنە ینی هەچ کەسەوی خۆی دەبردای دەنا کونەکە زۆر زۆر فێنک بووە بەڵە خۆ ئێستا کونە پەنیر و زۆر هەنە لە هەموو زیان هەنە. باشە هیچیش خراپ نەدەبوو دەتان بردەوە دەتان فرۆشتەوە. کوێستانەکانی بۆ تێ کامانن کوێستانەکانی بۆ تێ کوێستانیە بۆ تێ ئاهی بۆ تێ لە کوێن کامانن گۆڕبەنان هێوانە چیکەڵە بنانە کانیفەقیانە باینە باینەیە وەردکانی شەیە و کوڕکوڕە و کانی بەڵێ کانی ڕەشێ هەیە و کانی ڕەشێ و ئەوانە کەوت هەمووی لە بن زنجیرەچی بێتر خێنە ئێوە کامیان ئەچوونە کامیان مەڕوو وەڵا بە زۆری ئەمە لە چیکەڵی بووی لەکانی لەوێ بوون چیکەڵ لەوێ باشە چەند هەوێز هەنە؟ وەڵا زە هەوێزی زۆر لێنە هەوێزی زۆر لێن بۆچی باشە هەوێز؟
هەوێز لە بۆ حیوان ڕاگرتنێ باش بۆ زستان بۆ هاوینێ و بۆ ئەو دەمانە حیوان بەرهەڵە و نوانی هەیە ئەریوەڵان نوانی هەیە شکەوتە شتی لێ وەک ئەشکەوت دوایە مێگەلی تێدەخەنوانە بەڵێ باشە ئەمە لە شاخی شێوەتە لەوێ هەیە شێوەر بەڵێ لە شێوەرتی شەیە لە شێوەرتی شەیە لە کوێستانی زێرت هەیە و وانە بەڵێ باشە ئێوە دەچوونە ئەوێ دەچوونە ئەوێ کەپرتان ئەوە دەکریا کەپرە و خێمە و خێمەی هەبە خێمەشی نەبەیە کەپرە هەندێک جار ڕەشماڵن هەڵەدا و ڕەشماڵ بوو خێمە بوو ماڵبووی بەڵێ چەپەر و بە چڵوێن ئەو هالە وەکو چەپەری دروستە کرد و چەپەر بوو لە کەپرێن پەرژین و دەوری دەوڵ ئەو چی خوشتن پێ ناچوێن بەڵێ ئێستا چی خوشتن پێ ناچوێن دەرێ بە کەروباری ناوڵا خۆ دەمای سایرەشت ناسوێن هەر بە کەروباری بوو باشە جاران کێڵانی ئەو زەوی وزارە و ئەمانە بڵێن بڕینی هی ڕزی دێمەکار بە هەرەوەز بوو بە هەرەوەز بوو بەگایانیشن بەگایان دەبووە هەر ماڵی دووگای هەبا بە زۆری ئەگەر دوو ماڵیش هەرما هەموو ماڵژ نەیبە جیران هەرێکە و گایەکیە بوو دەناویشتەوە سەرێک ڕزی بە جووتەکراوی دیکە جووتەکراوە هەمووی بەنەوەبەت جووتەکرا باشە جاران خاون بزنەگەل هەبوو وانە باشە ئێوە بزنەگەلێکتانە بوو 4-5 ساڵ چوونە ئەو کوێستانە چی کەڵوازانە بەرێوەڵە هەر لە چیکەڵی بووین بە زۆری لەکانی فەقیان و لە ئاوەڵێزی و لە وانجیانە دەڕۆشنکەی داهاتنەوە وڵا بەهاران هەر زۆر ڕۆیشتن جار بەهارێکی هەرزوو ڕۆیشتین بەفرین لەوێن دەری لێکەوت بەفرین لەوێ لێ ئەکەوت هەندە زۆر ڕۆیشتین حیوانی گۆپی سەری باشە هەر زۆر ڕۆیشت کەپر هەبوو لەگەڵ سابات بەڵێ کەپر بۆ کێ و سابات بۆ کێ سابات بۆ پیاوەکان و کەپرەکەش لە بۆ ژنان و لە بۆ شو ئازرکردنێ و لە بۆ خۆمان ساباتی گەورەژەوە لە بۆ میوانی گە میواندار دەسۆن دەری دەبوو و کەپرە هەرهەبانە دەچوونە باینە و بەڵێ چیکەڵی وەکانی فەقیان و مەشکی پێستان هەبوو ئەرێ وەڵڵا هەمان ئەو سێدارەکەش بەڵێ سێپا سێپاکەشتان ئەرێوەڵا سێپاش بتانژەنە هەموو ڕۆژێ ئەو دەمای ڕستقیش نافرۆشە ئەو ڕستقان هەر خەسارە بوو گەیسن لێ دکرد ئەگەر خواردبانەوەیان کەسە کات پادابامانی دەناخۆ نافرۆشەدی ئەوەی ڕۆن و کەرە ئەوەکەی وەڵا ڕوونەکەرەکەشمان چا کرد و ئەتەرەکان نەکرد و دەنهیناوە لە بۆ نەوەڵا ئەمە نەماندەی خستە هیزەوە لە هیزە نازانی بەڵان ئەتەنەکەمانە کردو ئەسڵەمانە کردو دەنهینا چاک نەکرد لە بۆ جستانێ لە بۆ داندۆک و لە بۆ خۆخ و لە بۆ شتانە ڕوون خۆماڵی بوو ساوار و زۆرتان دێنایە ڕۆن ئارێ وەڵڵا زاخۆ نافرۆشاوە ئێستانە بوو بڵێ وەڵا فرۆشێ بەڵێ ئێستا هەموو شتەکە فرۆشێ بەڵان ئەو کاتی خۆ نافرۆشە نەپەنی دەفرۆشە نەشیرێژە فرۆشە ئەلحان شیرێژێ بکەدەم و دەستا فرۆشێ پەنیر لەوێش دەبووە سێڵتان ببردایە بۆ نانکردن فەردە ئارتان ببردایە وانە هەموو ڕۆژێش هەموو ڕۆژێش نان زۆرە خوری لەوێن دەری هەموو ڕۆژ دەکرا هەر هەموو ڕۆژێ مەکەم کوبایە بە دوو ڕۆژان جارێکی دەزانی بۆ زۆر پێمان ناکرا زۆری بکەین بڵێم دادەزێ با دەزانی بۆ زۆر دەخورا ئێوە دایمە لە جوڵەیە بوون لە جوڵەی ئەوم شیوەشتە شتمان لێ نەدەنە بەڕاستی دانندۆکمان لێ ناوشیرێژە ڕوون نەکرد و نان نەکرد سنابوو لێنەین خۆش نانمان نەکرد و دەنهینا ئەنگۆ چاوریکەن بە ڕوونەکەرەی نانە چەورە نەخواردن دەبووە بەیانیان سعات چۆنەستاوە وەڵڵا قەت نەبووە لە سعات 5 و 4 دەبووە نانتان بکردایە وانە نانتان دەنارد بۆ شوان لەوە بڵێ ئەرێوەڵڵا ڕاز دەفەرمو دەبوو بێرمان کردبە دەبوو حیوان شتمان دۆشی بێریشتان بکردایە ئەدی کۆ دەبڕۆژێژان دەکرد وەڵڵاهی ئەمە ئێوارەست بەیانیانمانە کرد هەندێکی شەبوون نیوڕیانیان دینا و نیوڕیانیان بێرەکا کرد بەس ئەمە هەر بەیانیانمان دەکرد حتا کەی دەمانە لە چیکەڵێ لە کوێستان وەڵڵاهی تا هەندێک جار ئەو دەمانە بارانە باری من لەوێن دەرێ ینی پەڵەی دەدا و ئەرێوەڵڵا ئەو زارداتینەوە ئیتر مەرتان لە چی دەکرێت و بزنتان لە چی دەکرد وەڵڵای دەچون لە بۆ بن هەوێزێ و لە بۆ بن شاخان و لە بۆ ئەو هادا چونەوە شاخان باشە دەبوا لەبەر خاتری گەڵیش زوو بەهاتنایەتەوە دێو ئەریوەڵا دەبوو هاوینی هاتاین دێن کردبان ئەو جاوە سەر کەوتاینەوە چڵوێتان دەکرد ئەریوەڵا چڵوێمانە کرد ئەوە دەتاقسە بینی دوو دارەوە کە بەفر دەباری خۆ کاکە
ئەو دەمای وەکو ئەلحان نەبوو بڵێ وەڵای ئەلحان کاو جوێ داتێ خەڵک ئەمە ئەو دەمای هەرکە دێمانەکردن دەبوو هاتپاینەوە سەردانی شەتا دەیەکەن تەواوکردن نەڕۆی باینەوە ئەزاگە دێن تەواوکردن بەزبارەمان بەزبار تەواو دەبوو ئارێ وەڵا دەیەکەمان تەواوکردن ئەو زارە ڕۆیشتینەوە ماڵمان لەوێ بوو حیوانمان لەوێن دەرێ بوو جا هەندێک کیداتینەوە سەر دەیان بۆ نانچە حازرکردنێ بەڵێ 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 تر زستانیش داهاتنەوە ماڵێ دەبووە خانوتان ئەوە بکردایە سواق بدایە و وەنیە دەبووە ئەوەتان بکردایە و جااو دێو پێ دەڵێن ئێوە ئەوە پێ دەڵێن دێ و گەڵ ئەمە پێ دەڵێن لۆیە لۆیە لەگەڵا ئەوانیان ئەوان دەبایەوانە حازر دەبووە کەندووشت پڕ لە ئاردوو وەنیە دەبوو کەندوشت پڕ لە ئارد بە دەبوو گەنمتە بە دەبوو هەمووشتە تەبە هەمووشتنیوە خۆدا بەفردەباری بە مانگ ڕێگە نەبوو ناوەڵاوە کۆشان نەبوو ڕێ نەبوو باشە ئەو دەمە بۆ ئێوە خۆشبیا ئیستە واللهی جا بڵێم چ ئەو دەمای پیاو تێبووی بوو خۆشتر بوو لەبەرەوەی نەخۆشی نەبوو چ نەبوو ئێستاش نازانم هەم خەڵک نەخۆشە هەم خەڵک نەخۆشە ئەمن لە دەرێ هەموو دەمێ منداڵم لەو چۆ لە هۆلانە پیا بوون ئارێ بەخوای بەڵام بێشکت لا بوو ئارێ وەڵڵە بەخۆشی ئەلحانیش پیاو لە خۆشێکی دایە و هەر نەخۆشە مكوي خملايات وذم كليت مكوي خملايات وذم كليت مەملەکەتی شاورێ لە نێوانی دوو زنجیرە چیایی زۆر مەزندان هۆردوو لە ئەملاو ئەولای ڕانێ و دەست پێ ئەکا هەتا زینی وەرتێ چای ماکۆک و چیای کێوەڕەش و سەری ئەحمەدە و شاخی بێرمکە ئەوجا ستێرۆکانی زینی وەرتێ و چای هەڵەموند و چای بێترخێن ئەبێتە شۆپای ماکۆکێ و شاخی ڕاوێ و گردەشاوێ لەگەڵ چای زەردان ئەمان هەمووی خاوەنی دارستانی گەورەترین عیشق و خۆشەویستین ئەم مەملەکەتە کە 450 ساڵێ بەر لە ئێستا قەر و گوڵە زەر قەر کوڕی پاشایە بۆ گوڵەزەریش کیژی خانێک بۆ لەم کوردستانە لە باشوور ئەوان خۆشەویستی یەکدی بوون و عیشقیان تۆمار کردووە گۆڕەکانن ئێستاش بە یەکەون لە پرینگانی ڕایە بوونەتە مێژوو ئەم دۆڵە دەیان شوێنەواری مەزنی مێژووی هەنا ئەوە باسکی ملی شەڕێ و شاری ئاشکەریان و ئەشکەوتی بێتکار و کۆڵانی گوڵان و شاری زێرەت و قەڵاو گرد و گۆڕی شاور و ملەوەت و سۆیزبێر و ملەوەت 8 گۆڕستانی بەر لە ئیسلامی لێ هەنا 15 قەڵاو شورای مەزنی درێژی هەنا کە مێژوو تۆماری کردو هەروە قەڵای 6 بەردیل واتە بەرخی پار ئەوجا کوڕاشەل و لە هەمان کاتدا 500 کانیاوی زۆر مەزلی لێ هەنا شوێنێکی سەخت و دژوار و زۆر لەبارە بۆ شۆڕشەکانی کورد و بەگژاچوونەوەی داگیرکەرانی کوردستان لە شۆڕشی ئەیلول هەبازاغای سەرکەبکان لە دۆڵی شاورێ ڕۆڵێکی شۆڕژگارانەی دژی داگیرکەرانی عێراق بینیوە لە شۆڕشی نوێش کە مامی گەورەی کورد ئەندازیاری بوو لە دۆڵی شاورێ لێرە دەیان داستان و نەمری و قارەمانەتی یەکێتی نیشتیمانی کوردستان تۆمار کراوە لەوانە داستانی قۆپی پەسێوان لە ساڵی 1976 و 1970 ئەوجا داستانی چای بێترخێن لە ساڵی 1970 کە فەرهاد عەلی قارەمانی شۆڕشی نوێتیا شەید کرا و داستانی چای هەڵەموند کە لە 31 پێنج 1970 تۆمار کراوە بەڵام بەرامبەر بەو قارەمانێتی و گورجبڕانی کوڕانی مامجلال پێشمەرگەکانی شۆڕشی نوێ کە لە حکومەتی داگیرکەران داوە حکومەتی کیمیایی عێراقی فاشی لە 15 پێنجی 1970 بەچێکی کیمیایی کیمیافرۆشەکانی ئەوروپا و سۆڤێت بۆ تێی کیمیا باران کرد 23 پێشمەرگەی قارەمانی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لەوێ شەهید کران کە مەزارەکانیان هەر لەوێ ئێستاش ئەحمەد کاڵا لە سەرەتای شۆڕشی نوێوە بڕنەوەکەی لە شان بوو لەگەڵ شەڕ و پێکدادانە چوە بەگشت ئەش دیهازە بەلاحەکەی تەموزی باسییاندا من لەگەڵەویم وەرن بەیەکەوە گوێ ڕادێرین و
سەرەتا ئەمن بە ئەحمەد کاڵە بڵێم. مام ئەحمەد ئەم وڵاتە گەلک لەبارە بۆ شۆڕش سەخت و دژوار هەمووی چیا و بەندەنانە لە بۆ شۆڕش گەلک گونجاوە ئەگەر بگەڕێنەوە بۆ 60ەکان 61 و ئەوانە ئەتو بیر دێ 61 بیر ناکە شۆڕشە بۆ لێرە شۆڕشی ئەوە باشە هەباسی بایز ئاغای سەرکەبکان لەم وڵاتەی بۆ دەڵێن وایە دەڵێن پیاوێکی نازدار و تێکۆشەر و شۆڕژێر بووە حکوومەتی عێراق بەتیارە ماڵەکانی سووتاندووە ئەمە لەکوێ ئەوە لە قڵاسەیدی لێ بووە لە نۆرێ بووە لە نۆرێ بووە لەوێ بووە دایمە ئەوەی کردو مامجلالیش لەم دەوروبەرە بووە کاتی خۆی بە ڕەحمەت بێ وایە بەڵێ مامجلال هات تۆ ماڵەوی ئەوی قورتار کردووە کێ قورتار کردووە هەباساغا ئەمە لە دۆڵی شاورێ باشە هەبازاغا لێرە و لە دۆڵی شاورێەوە تا دەگاتە حاجی ئۆمەران حاکمی ئەم مەملەکەتە بوو وایە حاکمی ئەم مەملەکەتە بوو و پێشمەرگەشی زۆر بووە بەڵێ باقی بێ باشە بێنە سەر شۆڕشی کۆمەڵانی خەڵکی کوردستان شۆڕشی نوێ ئەگە شۆڕش ئەوەی کە مامی گەورە و مەزنی کورد و شۆڕش و مێژووی کورد کە هەڵی گیرسان باشە یەکەم جارکی هاتە ئەم ناوە 76 وانەگەر بیرت بێ لە شۆڕشی نوێ مامی گەورە دکتۆر خالید علی ئەسکەر بایزاغای ڕەحمەتی ئەمانە هاتن سوارەغا ئەمانە هاتنام ناوە بەڵێ تۆ ماڵ لێرە بوو یا لە مێر دێرێ بوو ئەمن لە مێدێرە بوو لە مێر دێرێ پێت زانیکەوە شۆڕشەیە بەڵام دەگەڵیشان کەوتی لە قۆپی پەسێوان شەڕێکتان کرد 76 یا 76 کۆتایی 76 کێ بوون وڵا بایزاغای ڕەحمەتی لە دۆڵە ڕقە بوو خەبەری بۆ مەنات گوتی حکوومەت هەجوومەکە دەبی قۆپی پەسیوان بگرن و بەری گوڵانێ قۆپی پەسیوان لەکوێ قۆپی پەسیوان ئەوەتە لای ماکۆک نییە نا لەبەر ئەو گوێزەی دیار نییە بەرامبەر ماکۆک بەرامبەر چای ماکۆکە فەرماندەکەتان کێ بوو فەرماندەمان شەید عەلی نەبی بوو حەمەی کاکەمزەی بوو ئەوانە بوون شەڕێکی چاکتان کرد شەڕ یەکەم 70 جوندی کوژرا 70 جوندی کوژرا ئەمە شەیدمانە بوو ئێمە برینداریشمان نەبوو تۆ بۆ خۆت تێی بووی ئەمن لە شەڕ یەکەم لەگەڵ نەبووم پاییزێ مانگی 11 شەڕەکە بوو ئەدی شەڕی دووەم شەڕی دووەم بەهارێ مانگی سێ ئەتوی دەگەڵ بووی ئەمن لەگەڵ بووم بڵێ ئەمن لە شەڕ یەکەم لەبەری گوڵانێ بووم لەوێیان دانام لەگەڵ جەماعەتەکەم لەگەڵدا بوون حیمایی جادەی بووم باشە ئەدی ئەوەی بەهار ئەوەی بەهارێ لەگەڵ بوو 77 بڵێ ئەوەی لەکۆ بوو لە قوپ پەسیوە هەلەوێ شەڕێکی گەورەتان کرد شەڕێکی گەورەمان کرد لە بەیانی سعات 5 بەیانی ڕاشەڕ بوو هەتا حوتی شەوێ بە فەرماندەی شێ بوو هەر شەید عەلی نەبی و حەمەی کاکەمزەی لێوێ بوون پەیوەندیشمان لەگەڵ بایزاغای ڕەحمەتی هەبوو هیچ شەیدمان هەبوو یەک شەهیدمان نەبوو یەک شەیدمان نەبوو بریندارمان هەبوو بریندارمان هەبوو باشە بەس بریندارێکی سووک باشە ئەی شەڕی گردی ڕاوێ و کڵاو دێوانان ئەوەی بێتواتە دەگەڵیان بووی بەڵێ ئەوەی جاشی ماڵە میری بۆ بزانم ئەسپێکیشت دەستکەوت بوو بەڵێ ئەسپە ڕەشێکی باش بەڵێ کە حێل ئەسپێکی دیت بردووە بۆیان باشە لە ساڵی 1970 لە شەڕی بێترخێن کێوکێ شەید بوون لەوێ لە شەڕی خەڵکی سلێمانی هەبوو ناوی فەرهادی مام عەلی بوو پیانەوەی برادرمان بوو بە ڕەحمەت بێ لە 1970 ئەلوێ شەید بوو ئێمە نەمەناسی بەس ویان گۆ گوتیان کابرایەکی سلەیمانی شەهید بووە لەوێن دەرێ شەهید بووە وڵای تەهای شەهید بوو ئەمانەش لەوێ شەید بوون ئەی داستانی چای هەڵەموت لە سیویەکی 5 هێشتا و هەشت
ڕسوول مەولود لە سیویەکی 5 حوڵای تەهای شەهید بوو ئەو لەوێ نەبوو وتیان هینی تیا بۆ ڕسوول مەولودی تیا بۆ جێگری فەرماندەی کەرتی کارۆخ بوو بەڵێ 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 وایە مەولود لەوێ بوو بەڵێ ئەی حسێن وەرتێ حوسێن وەرتی لەوێ نەبوو ئەی کێ شەهید بوو لەوێ لەوێ محەممەد اسماعیل و ئەمانە شەهید محەممەد اسماعیل شەهید بوو با لە 15 پێنجی 1970 حکوومەتی عەرەبی بەعسی کیمیایی بە کیمیایی لە دۆڵی بۆ تێدا بەڵێ ئەمە ڕاست بوو بەڵێ چی قەومە وڵا 23 پێشمەرگەی قارەمانی کۆمەڵەی زەحمەتکێشی ئێران لێرە شەهید بوون بەڵێ وایە بەڵێ کەست لێ ئەناسی وڵا ئەم ناسین بەڵام بیرم نەما ناویان چ بوو ئەوە بوو ئەمن لەگەڵوانم ئیشە کرد سیارەم هەبوو ئیشم بۆ ئەکردن هاتووی ڕانیم بۆ ئەکردن یەکێک کتابوو ناوی فریشتە ڕزایی بوو ئەو شەهید بوو لەگەڵیانە ئەی کەس و کاری خۆمان لێرە جگە لەو الحەمدولله کەس شەهید نەبوو لە برینار نەبوو نەخێ باشە ئەو جابێنە سەر ساڵی هەشتا دوای ئەوەی تر ئێوەیان ڕاگواست بەڵێ بۆ چوو بۆ حاجەوە بۆ حاجیاوە بەڵێ کەس ئەیوێرە بێ بم ناوەیە بە قاچاق سمايانا يا قليتي ذا يعني ليس ذا يعلم ونبكي وانا كيلي هاوت الصيام دۆڵی شاورێ وڵاتێکی ئاویشگە و نازدارە ئەمان نازدار هێن جوانە لە بەهەشتەکان دەچێت دارستانی خۆرسکی چڕ و پڕ لە ئاژەڵی کێوی و باڵندا نەغمە خۆشەکان لە سەرویانەوە قاسپەی کە و قونەقونی کەروێشک پاییزان درەختەکان سوور و زەرد وردە پرچی خۆیان ئەڕنەوە و هەڵ ئەوەرێنە سەر شەپۆ لە وردیلەکانی کانیا و جۆگەلەکان وەک قردیلەی کەزی کچانی خوێن دەنگا شیرینەکانی وڵاتی کوردەواری خۆیان نیشانەن ئەم وڵاتە سامانی نەوتیشی زۆر هەنەها چەند بیرە نەوتێکیش لە دۆڵی شاورێ دۆزرایتنەوە پڕپڕیشە لە گەلە بزن و لە گەروی مەنجەڵ و بێترخێن ئاوی چەوربیان و گردی خانە و شۆپا و ئەمانە هەمووی لە وەرگا و پاوانەکانی هێن زۆرن ماشەڵڵا شوانەکان بە گۆپاڵ ڕان و مێگەلیان لەوێ پاوانانە بزن و چێڵ خەنین کابانەکانی ئەوێ وڵاتیش هەر خەنین بە ڕۆنێ و شیرێژێ بە پەنیرێ کاتی خۆی گوندی بۆتێ لە دۆڵی سەر و چاوەی بووە ئەوێ هاوین هاواری مەلا عوسمانی پرینگانێ بووە مێرخاسەکانی ئەو مەملەکەتە بووە باخچە و ئاوی لێ لە نێوانی شاخی ڕاو و گرت شاوردایە سۆفی مەحمووی کوردانێ لە کوێستانی گۆڕەبووتە ئەفسانی زۆری لێ دەگەڕنەوە ئەو جا کوێستانی شوانۆکان پڕ ئەبوون لە مێگەل لە بناری چیای سەری ئەحمەندە و بێترخێن و هەڵەموند و زینی ئەستێرۆکانی وەرتێ شوان مێگەلی خۆی تاودا و لەوێ ناوچان بۆ خۆیان حەساونەتەوە شەوانیش ماونەتەوە ها کە بارانێ دەهات لە هەوێزەکان مێگەلی خۆی ئەبردا ناو هەوێزەکانەوە ئەوجا سێمان وەرتێ ئێستا لەگەڵ منە گەنجێکی خەڵکی بۆتێیە ئەوان لە دۆڵی وەرتێ ڕا هاتوون لە بۆتێ نیشتەجێ بوون بابچینە کنەوی و دانیشین و سەرەتا لە سێمان بپرسین سێمان برام ئێوە لە چۆ هاتون دەوەرتی لە گوندی وەرتێوە هاتوون لە بناری کارۆخوانیە چۆن هاتون بۆ ئێرە وڵاتە هەروە هاتوون لێرە عەرزن کڕیەوە 20 ساڵە بێ 20 ساڵە بێت 93 ئەوە تقریبا چەندە 27 ساڵە 27 ساڵاتونەتە ئێرە ئێستا کەستان لە وەرتێ ماوە بە خزمان لەوێن بەڵێ لەوێ ئەی ئێستا چەند ماڵ ئەو وەختەیەک ماڵ باوکات ساعود ماڵی لەکێ ئەرستان کڕی بەراو لە ماڵی مەلا عوسمانی پڵینگەوانیام باش ئێستا چەند ماڵ ئێستا عود ماڵی حەوت ماڵ باخەکانتان دابەش کردەوە زەمبەڵەکان و کوشکان و یەک ماڵبوون بوون بە چه عشرەتێکنەوە چ ئەو هۆزێکن باڵەکی زۆر باشە ئێستا حەوت ماڵن باشە زەویەکان زۆرە کڕیوتانە ئەی پاوان و لە وەرگاتان ئەوش لەگەڵ ئەو خەڵکی مەرعان هەیە ئاخرە دەتان دەنیان لەگەڵەوان شەریک لەگەڵەوان زۆر زۆر باشە ئێوە ژیانتان لەسەر چی و چییە
وڵا زاد پێشمەرگەین و بزن هەنە و مانگان هەنە و یعنی وڵاغداریەکەن بزنداریەکەن لەگەڵ باخ ئەمە سەرجەم ژیانتان دروستەکە ئەتوان بژی باشە باش تۆ لە پێشمەرگی چیت پێشمەرگەی چیت ئەزام لەکوێیت لە لیوای 11 لە لیوای 11 هینتان لەکوێ واجبتان واجبمان لە شیوە سووریا شیوە سووری باشە بە شتاغی ئینشاءالله تۆ فترێکی زۆر شوان بووی بەڵێ دەڵی جارێکیان 27 ڕۆژ ئەمە لە چیا بوو نەکەڕاو بەڵێ چۆن وەڵا جاو لەشکەوتان بووین لەگەڵ پیاوەکی دۆڕەقا 27 شەوان لەشکەوتێکی بووین لە گۆڕبۆت لێرە لە خوار گۆڕەبووت بەڵێ بەڵێ داهەنجنیش بەفر کەوت و ڕۆیشتینەوە ئەی چۆن نان و ئاو شتیان بۆ دەهیناین لە ماڵەڕە لە ماڵ بەڵێ ئێوە لە جاتی دەستبێن ئەوەی دەکەن حوشەی دەکەین بەڵێ بە تێل و تانەوەک و قیس بوو ئەوانە دەکوتین و پەرژینێکی بۆ دەکەین بۆی نەڕوە بۆی ئەوە کاتان نەڕوە باشە بەو چیانەوە کە دەڕۆشن هیچ ئەڵغام و شتی ئەوانەی هەبوو بەڵێ هەیەی لە زۆر شوێنان لێیت لێرە کەس هیچ بەرکەوتووە لە خی بەزار لێرە نە الحەمدولله باشە گورێک هیچ لە ڕانی ئێوەی داوە بەڵێ چۆن وەڵا زۆر ئەو بە شەو هاتووە پێدادا بزنێک دووی خواردن سەی خواردن دەڵێن کۆخە مححمودێ بوو بڵێ دەستبێنی کرد دەستبێنی کرد مەڕ ئەوە چۆن بۆم گەڕۆ ئەوە گچکە بوو تۆزە لەکن مەڕی نووس بوو دەستبێنی کرد بووشێ مەڕۆی بوو وەک ڕاکێشا بوو لە خۆی زۆری ڕاکێشا تقریبای هەژنە دەمەترێکی ڕاکێشا بوو خەبەری نەبووە خەبەری نەبوو مكان ما عيد تهيئي كل الأيام بدا استيكم مخيش من نفسك اليوم ئەوی هاودەمی چیا بێ لە ماندوێتی و لە ئارەقەی ناوچەوان سڵ ناکاتەوە هەمیشە میوانی باران و بەفر و هەندێ جاریش هەتاوە لە لووتکەشدا نەبێ نامرێ ئەمە کووردە ناپاڵم و ڕۆکێتی فڕۆکەکانی دوژمنیان دەستەمۆ کرد دوایش کیمیاییان دەستەمۆ کرد ئەو جا سێدارە و شتەکانی تریش بەڵام لە دواییدا برینەکان ساڕێژ بوون مێژوژ منی نووسیەوە کوردستانیش کەوتە سەر نەخشە لە دۆڵی شاورێ مێژوو هەمیشە خۆی نیشانەدا 2000 ساڵ بەر لە هاتنی لەشکری داگیرکەران ئیسلامەکان هاتوون بۆ ئەم مەملەکەتاویان شێواندووە بە حرفی وەنەوشە و خۆیتان پیشانەدا لە دۆڵی شاورێ ژیان پڕ لە جوانی قەپاڵەکان هەمووی مێگەل و جوتیارەکانیش خەریکی خۆ ئامادەکردن بۆ بەفرەکەی زستان لە گوندی بۆتێ کە دوا گوندی دۆڵی شاورێ لە ناحی سەرکەبکان لێرە کۆتایی بەرنامی ئەمجارێنین بەڵام بەر لەوەی بڕۆین هەمووتان باشەزانن لە دۆندی چیاوە سڵاوت لێبێ کەرکووک لە زینۆی وەرتێوە سڵاوت لێبێ کەرکووک لە بێترخێن و گەروی مەنجەڵ و لە سەری ئەحمەدە و لە بێرمەمکا و لە کاروخی شەوە سڵاوتان لێبێ خوورماتووی کورد سڵاوت لێبێ پێشمەرگە ئەڵێن کوردستان لە ناو دڵە لە ناو چاوە قەت لە جەستەی کورد دەرناچێت ئەڵێن پێشمەرگە تاچیسە سەرمانە هەمیشە بە درێژایی لە ئێستاوە هەتا کۆتایی ژیان پێشمەرگە تاجی سەسەری ئێمە و سنبولی ئازادی و دیموکراسی لە هەموو جیهانە لە دەفتەری بەرباخەڵی هەموو جیهانە پێشمەرگە پێشمەرگەی کوردە و شێری کووردە کەواتە سڵاو کوردستان سڵاو کەرکووک سڵاو حەمرینی کورد و کوردستان سڵاو ئازادی سڵاو نەخشەی داهاتووی کوردستانەکەی من بمێنن بەخێر.